سڵاوتان لێبێ ئەزیزان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی سری پەیامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بم. دوای تەواوبوونی پرۆسەی خوێندن لە بەردەستی قوتابیانە و منداڵەکانە کەوا لەو ماوەی هاوین کەماواتە نزیکەی 3 مانگ کە 90 ڕۆژەکات یان زیاتر ئەو کاتانە پشوو بدەن، یان لایەنی کەم هەندێک لەو خولانی کە لە هاوین دەکرێتەوە ئیسفادە و سوودی لێوەرگرن. بەڵام ئەوەی جێگای تێڕامانە هەندێک لەو منداڵانە بینین کە لە بازار و شوێنە گشتەکانە خەریکی شت فرۆشتن و پەیداکردنی بژێوین. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیان نەپرسین ئایا منداڵ هەرکی ئەوەی بژێوی دامین بکە یان نەخێر پشوو بدات و هەوڵ بدا سوود لە ئەو کاتانە وەربگرێ بۆ فێربوون، چونکە تەمەنی منداڵی تەمەنێکە تیایدا منداڵ ئەبێتە بناغە بۆی. ئێوە بینەرمان ئێمە ئەوانە دوێنین. دوای تاواکردنی پرۆسەی خوێندن منداڵ 3 مانگی لەبەردەستەواتە نزیکەی 90 تا 100 ڕۆژی لەبەردەستە بۆ ئەوەی بتوانێت پشوو بدایان هیچ نەبێت سوود لە ئەو وەرگێ. بەڵام زۆرێک لە مناڵە بینین لێرە خەریکی ئیشکردن. ئەم دیاردەیە چۆنە بەلای تۆ؟ بەلای منەوە دیاردەی ئیشکردن بۆ مناڵ شتێکی باش نیە، چونکە مناڵ لەسا لێ پرسە لە ساحەبی بێڵێ بەحساب بەڵێ فێری ئیش یەکەم گەورە بێ ڕاوێ، بەس بەڕێ من غەڵەتە تووشی هەڵاوێ. ئەگەر توانای هەبێ بچێتە بەرخوێندن لە دەورەکانی هاوینە لە پشووی هاوینە خوێندنەکان باشتر. لە هاوینە ون من لاین کەم فێری زمانی ئینگلیزی یان هەوڵا لەو خولانە بەشداری بکە وەکو تۆڵێ باشتر نییە لەوەی کە ئیشەکە بکە، ینی خۆ بژێوی بەدابینکردن ئەرکی مناڵ نییە. بێگومان وایە، بەڵام جار وایە کەسوکاری توانای نێبینێرەوە دەورەکەش پارێت تێچ. حکومت لێرە ئایکی چییە لەم بابەتەیە بژێوی دابین؟ ئەمڕۆ حکومەت ئەرکێکی نییە، بەس میلەت مەگە بۆ خۆیش بابڕێەوە نابەتەمای حکومەت بێ هیچ. ئێستا لەم نێوانە منداڵەکە بۆتە قوربانی وایە؟ تەبان وایە ئاڕەوە. خۆ ئێستا ئەگەر حکومەت هەبووە باشتر بەس نییە. حکومەت کوا چی کردو ناسە. ئەبێ هەوڵ مناڵەکان نێڵین بێەوە بازار لە ماڵەوە خزمەت یامیان نێری بۆ مەکتەبێ بۆ ڕۆزێ بۆ شوێنێکە. بۆچی ئیش بە مناڵە کرێ لای کاکەگیان هەیە فەقیرە، هەیە پارەی ڕۆژانی پێ نیە مناڵەکە جێ بۆ ڕۆزە، یان لە ماڵەوە ئیسراحەتی نییە ناتوانێت لە ماڵ دانیش. ئەرکی حکومت نییە بژێوی ئەم مناڵە دابین؟ ئەرکی حکومەت دەجا حکومەت کووە ماوە حکومەت ئەرکی حکومەت کو ئەگەر بجێبەجێ کردیا باش. ینی بەدەست حکومەت و ئێستا منداڵیش بۆتە قوربانی. ئارە وەڵڵا هەموو کەس نەگەر مناڵ، هەموو کەس بۆ بە قوربانی نەک مناڵ. هەمووی معاشخۆش ئێستا و مناڵانە ببینین لێرە کاتەکانیان بۆ شێوازە بەسەر ئەجادا سەڵاتیان نییە کاکە چی بکەن، ما هەنە مەکتەبەکەیان بۆ کرێ نە ئیشیان بۆ کرێ. دەبا ئێستا لە خولەکانە بەرزاژی کردایە، ئێستا دەبای لە قوتابخانە بواە لەبەر ئەوەی مەعاش نییە، نەدایک نەبۆک ناچارێتتر کە مەعاش نەبوون ناچار مناڵەکان بخەنە بازارەوە و ئیشی پێ بکەن. بەس ئەرکی حکومەت ئەوە نییە ئەم مناڵانە بپارێزە یان هەوڵ بدا لانی کەم بژێویان بۆ دابین کاتاوانی خۆیان پێگەن. بەڵێ ئەرکی حکومەتە، بەس حکومەتش کە مەعاش نەبێت نایداتە هەوڵاتە دایک و باوک ناچارە مناڵەکانیان بەرێ بۆ بازار و شتی پێفرۆشێ. مناڵەکە نابێتە قوربانی لەم نێواندەیە؟ بەتاکید بێتە قوربانی. مناڵ کە لەبێنێکەوە هەتاکو ئێوارە بچێتە بازار دایک و باوک ئاگای لێ نییە، نازان چی ئەکە چی ناکە، چێ ناڵێ دزی ئەکە، چێ ناڵێ ئیشەکە ئیششکە ئیشەکە نییە، دەبێت بپارێتەوە لە خەڵک وەکو ساڵکەرێک، دەبێت دەست لە خەڵک پان کاتەوە اینجا ئەگەر شتێکی لێ بکە مثلا گۆرەویەکە شتێکە بیفرۆشێت لەم ناوێ لەو کاتیشکنا فێری زۆرشتی خراپیش بێت کە مناڵەکە دوای زەرمەندی گەورە فێرە درو ئەبێ فێرە زی ئەبێ فێرە هەموو شەکانە بێت. بژێوی پەیداکردن و پارە پەیداکردن ئەرکی مناڵە ئێستا لەناو بازاڕە ئیش بکە. وەڵا خۆی بە پێی یاسای جیهانی مافی مرۆڤ وانە گەردووی مافی مرۆڤ مناڵ نابێ کاسی بکە، نایاساییە خۆی نایاساییە مناڵە بێ کاسی بکە. بەڵام ئەی باوکێک ناچارە مەسەن بژێوی نییە داهاتێکی نییە بەتابەتی قەیرانی دارایی موچەوانەیە
یان باوکی ئەو مناڵە پەکەوتە بێ نەخۆشە بێ بە تەمەەن بێت ئەمانە هەموو کۆمەڵە فاکتەر نەبێتە هۆی ئەوەی کە مناڵ دەتوانێت لە تەمەنێکی ئەوە 15 ساڵ و 7 ساڵانە فریای ئیشێکە شتێ بخاتە سەر شتێ بۆ ماڵەکە. باشە لەم حاڵەتەیانە با بڵێن کە باوکێک نەیتوانی بژێوی دابینکە حکومت نابێ بەهانایەوە بچێت تاوەکو ئەم منداڵە نەبێتە قوربانی لەم نێوەندەیە. قوربان ئەوەی توێ لە ڕاستە ئەوە لە وڵاتانێکە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی دارایی و ئابووری ئەمانە نییە بیمەی بێکاری هەیە کار دۆزاوەتە بۆ هەموو کەسێک بۆ هەموو ئەو کەسانە کە مافیانێ ئیش بکەن ژیان دابین کراوە بەڵام لای ئێمە وای نییە ئەمە ئەو سیستەممان نییە. وەلی چەنی؟ لای وازم لێنەوە وەز لە مەکتەبێنەوە بۆچی؟ وەلا حەزم لێنەوە تا چەند خوێند؟ 6 تەمەنت چەندە؟ 15 ساڵ 2003 بۆچی باز لە خوێندنێن ینی خوێندنەوەنە بێزارکەرە و تەواز لێنە هەر وەڵای من حەزم لێ نییە پێت خۆشە ئیشەکەی ئاوا ئێستا پێم خۆش پاسە لە جیاتێم ئیشە بەشداری دەورەیەکت بکردایە بۆ نمونە فێری زمان بوویتایە باشتر نەبوو با حەزم لێ نەبوو ئیشکردن خۆش ئاوا ئێستا زۆرم حەزی هەر وەڵا باوکت ماوە؟ ناوەڵا مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ بۆ جێمان دێڵی ئێستا بژێوی خۆتان ئێوە تۆ دابینیەکە بەڵێ بژێوی ماڵخۆتان یەکێک لە ئەرکەکانی با بڵێن تۆیە بەڵێ حکومت پێویست نییە هاوکاری تۆ بکات تاوەکو بتوانی تەمەنی مناڵیت بە بەشتی باشتر بەسەر بەدرێژێتی بارە وەڵا بەڵایی نازان حکومت مەکوان نییە هەمانە حکومت حکومت هاوکاری کردی و خەت ناوەڵا ڕێکخراوێک هاتووە بڵێت بۆ نمونە تۆ ئیش مەکە من بژێویت بۆ دابینەکەم یان هاوکاری ناخێر بەڵای ملێم زۆرێکیان نەڵێن ئێمە خەمی مناڵانە خۆی مافی مناڵانە پارێزی مەرایەمی درۆیە هیچی ڕاست نییە قسانە تاکەی لە سۆزی باوکێتی ئەمان کەی بێبش ئای ئەمان کەی مناڵی خۆمەتە خۆم لێرەیشی بێغم ناچارم دانیشتو لە ماڵەوە کرێچی لە بێیشکە هەزاران مناڵ ئەتە باوکی نەخۆشە کرێت چییە مناڵەکەی شەکە باوکی بۆی ناکرێت دایکی بۆی ناکرێت مەعاش و دایکی باوکیان وەستاوە ڕۆبێ مەعاش وەرەگێت حاڵەتی کە دایک و باوک پێی دابین ناکرێت ئەرکی حکومت نییە تاوەکو ئەم مناڵە لە خۆی بگری هەتاوەکو ئەو کاتەی پێکات حکومت بۆ خۆی خەوتووە بە گیڤای خۆی بڕکاکە لە میلێت نییە ئەمانە بڕادان پێی خۆمانی نەمانە ئەمانە بڕا ناکەم کولاتی بیان بۆ کرێت مناڵ لەم نیوانە نابێتە قوربانی لە ساسا نە لە سانەوە لە ساسا بانەس ئاپێ شەش یم پڕ ئەم ناپڕ لە مناڵ حالی مناڵ لە پیا زۆر لە ناتوان بۆکو پێویستیش بخەون کاتەکانی خەوشیان نە بەخوا کاتی خێوانیە بڕاکە یادی علاگا فرۆشن ئاوە فرۆشن ینی پاری لە فەیکیان پێ نییە ینی زۆر حاڵم زۆر بڕای تۆ چارەسەر چی بکەن تاوە مناڵانە بەم شێوازە نەبنە قوربانی وڵای وش بەدەست میلەتیشە بەدەست حکومەتیشە هەردوو لا یعنی سە کابرا باوکی ینی هیچ پێ ناکرێت بێ مناڵەکەی کاسپیکە ئەبێ سێدە دەورەیەکی باشەوە ئیتە ئەو دەورە چ دەورەیە نازانە وی بخوێنێ ئینگلیزی بێ هەچیە بێ تورکی بێ پێویستە ڕۆژ بە ڕۆژ ئەلیم پێشکەوێ سەرەکەت چی وڵای بێر کەسە پشت بەخۆی قایم کە بەزەوەنێ پشت بەخۆ قایم کرێگە خۆ توانە هەبێ بیکەیت و تاڵ هیچ چارەسەرێ چارەسەر چی بکەین وڵای تەک خواگە حکومەت گۆڕان کارێکمان بکە مەمنونی خۆین ئارە وەڵڵا ئارە وەڵڵای زیاتر حەلمان نییە دایک و باوکەکان چی بکەن ئەجا دایک و باوکچیان هیچیان پێکرێ نەبوون منە مناڵەکە نەنێنە بەریش تەمادار پاری بێنێ مناڵەکە چێ بۆ مەکتەب چێ بۆ ڕۆزە ئەم چێ بۆ شوێنێ باری بێنی کاک بەڵام بژێوی پەیداکردن هەرکی ماڵەوە یانی ماڵەوە باوک کاکەی هەی باوکەی کرێ چییە هەیە کرێکەی پێ نایری کرێخانەکەی پێ نایری بە ڕۆژانەی دەست ناکەن لە مادارکەی خانووکە بابراک ئەوە ئەرکی قورسی ناوەتەوە بۆ خەڵک چاوەک ڕۆژانەی خانووەکەی پێ نییە کە بیا کابرای کرێکە هەیوای پێنج مانگە کرێخانووی ناوە چارەسەر ئەوەیە دەبێت حکومت دەبێت چاوی لە ملەتەکەی بێت معاش بدە ئاگای لە خەڵک بێت چارەسەرەکەی ئەوەیە ئەگەر هیچ چارەسەرتر نییە وڵات چارەسەریە مەزاوەیە کە وەزارەتی پەروەردە دەورە بکاتەوانێ خوڵی بکاتەوە بۆ خوێنکە بۆ مناڵانە هەتا بۆ نەگە مناڵەکانیش ئەوانشی کە لە مەرحەلی متەوەسەوە عدادیەشن بۆی بتوانێت مەژغوڵیان کاتە لەو دەورانە بتوانشتر فێر بن ئەم پێشنیارێکی جوانە بۆ ئیتر مناڵیش باخارێکی تران نەبرێ بڵێ ئیش کاسی بکات و لەم بازار ڕابسوورێتوانێت ئیسیغلال بکرێت وانەیەکی پێ بووترێ
نەگووە کاتی خوێندن سوکتر بێ ینی داوامەکانی کەمتر بێ بەڵام داوامەکانی کەمتر بێت ئەتوانێت مادەی پۆلی داهاتویشی پێ بڵێکە نەق ئەچێتەوێت داوام پێشەکیەک بۆی ئامادەکاری ئامادەکاری بوویت و بتوانێت ئەو مەرحەلەی تێپەڕێنەکە یەتە بەر بەدی لەم چەند ساڵی دوای بین بۆی خەیرانە ومانگرتنی مامۆستایانەوە زۆرێک لەوانەکان نەخوێنراوە زۆر لەوانەکان نەخوێنراوە بەڵام ئەو مەرحەلە منتەهیەکان تەواو بکراوە هەمووی خوێنراوە. مناڵێکیەوەی ئیش بکات و بژێوی دابین بکایان ئەوەی لە کاتی تەمەنی مناڵیا خەریکی خوێندون زانیاری وڵی تەمەن ئەگەر کەس و کارەکەی توانای هەبێ مناڵەکەم ڕ بخوێنە باشتر لەوەی کە لەو تەمەنا هەوڵێەوە بدا کە سابەت بکە بەزەوەی زۆر کەسێ ینی زۆری ئەمانە خەڵکیێرەنی زۆری لەوانەیە عارەبن لە بازارە بڵاو بوونەوە بەرەڵیان کردوون بۆ ئەوەی لەناو بازارە خەم چەند بە ناوی کاسپۆیژەکەن ئەوەندە سوالی پێیەکەن بۆ ئیشە کوردیشانتیای هەر خەڵکیا بەس بڵێن کوردەکە کاتی مەکتەب تعتیل بوونی وایە کە سوکارەکەی توانایی نییە ئیژەکە ئەمە باز سوورەدەنجی وەکو خوێندنەکەم ڕۆ مناڵ لەو تەمەنیا بخوێنە باشتر لەوەی کارێکی قورس نییە بۆ سەرەوە مناڵەکە ئالەم تەمەنیا بێتە دەرەوە ئیش بکات فێری چەندین شتی خراپی شەبێ زۆر زۆر نشتێکی جوانیش نییە بەس سێرەکە وەکو دیاردەیەکی لە هاتۆ زۆری ئەمڕۆ کەس گوێ بۆ نادا بڵێ با مناڵەکەم بەرەو پێشکەوتن بڕوا بەرەو خوێندن بچێوەمانە من وێ پارەی بۆ بێتنجا باش شێوێ پیکە بەس ئەمە شتێکی ینی ئەگەرێتەوە هەمی بۆ بەرەڵایی هەم بێقانونی نظامی حکوومەتەکە هەم بۆ خەڵکەکەش کە بڵێن خەڵکیشی برسی حکوومەت نییە ئەو دایک و باوکانی کە خۆیان بژێویان پێدابی ناکرێت خۆی بتوانێت ئەرکی و مناڵەرا سۆ بگرێت تاوانەی پێەکە حکوومەتە بەس حکوومەتی ئێمە ئەمڕۆ بەس دەڵێ بێنە وەکومەل بازینە گویا قەت ناڵێ ها زۆر شتەیە جاری وایە هەوڵیەوە دا بڵێن بۆ هەموو شتێکەوێت زەری بۆ و هەموو شتێک لێستێنێ بەس خەر ڕێگاکە نیشان نادا بڵێ بە مجموعەیە خەڵک وەکو وڵاتان ئەم مناڵانە تا تەمەنی 18 ساڵی حکوومەت بیانژێنە حکوومەت ئەو ڕێکخراوانی کە باسی مافی مناڵەکەن ئەرکی ئەو ڕێکخراوانە چییە چی بکەن تاوەکو حکوومەت هۆشیار بکەنەوە لەم بابەت بۆخوایان جا تەمەنەوە واجبیە و ئینانەیە کە بڵێن حکومە وشیارکەنەوە داوا بکەن لە حکوومەت کە بڵێن مناڵ بۆ شێوەیە ڕێگای پێ نەدەن کە خەڵ لە سەجادەکان شت بفرۆشێ و لەو تەمەنە هەوڵی ئەوە بدا کەستاوەکە هەوڵی ئەوە بدا بخوێنەیە خوێندن بەرە و پێشی بەرە نەک بووە بێ ئەمرە تێکەڵ بە پارە بێت لە ڕێگای پارەوە تووشی ڕێگای خراپ بێ تووشی ئەنواع شتی خراپە ببرێ بەرە پۆلی چەند تاوا کردو پۆلی چەندی پۆلی چەندی شش شەشی ابتیدایی بڵین دەرچوویت بۆ هەوت باشە لەم هاوینە بەشداری هیچ خول و دەورەیەکەکەیت نەوە بۆچی خەرێمەژی حەزەکەی بەشداری ئەو خول و دەورانە بکەی کاکرێتەوە بۆ نمونە فێربوونی زمانە فێربوونی هەر شتێکی ترە ئەیان بۆ نمونە زۆر شوێنەیە مامۆستای ئاینی لێ یان مزگەوت نزیکی خۆتان بێ فێری قورئان خوێندن بی بۆ بەشداری ئەو دەوران وڵای شەوانە لە مزگەوتم فێری دەچ قورئان شەوانە ساعت 8 ئەچمە دەچ قورئان بەداخەوە یعنی زۆرینەی مناڵ لە لای ئێمە و بە تایبەت لە وڵاتی ئێمە گوێی نادا بە مناڵەکەی یعنی کاتێکە پشووی هاوی نیەت باش وایە ئەو باوکو دایکە و مناڵە یاخود بیخاتە دەورەیەکی زمانەوە یاخود بیخاتە دەورەیەکی قورئان خوێندنەوە یاخود بیخاتە دەورەیەکی علمیەوە کە تربێتێکی جوان فێر بێ ئەو سێ مانگەی هاوین نەک ئەمیشکردنە بۆ مەسەلەی پەروەردەکردی مناڵەکە کێشە دروست ناکات بێگومان بۆ پەروەردەی مناڵەکە کێشە زۆر دروستەکات چکە مناڵێک لەو تەمەنە کە تەمەنی 7 ساڵ و 8 ساڵە تۆی خەیتە ناو بازارەوە فێری هەزار فعلی خراپە بێ شتی خراپە بێ قسەی خراپە بێ بەڵام تو ئەگەر بیخەیتە مزگەوتێک و ئەگەر بیخەیتە خولێکی دەورەیەکی هاوینە بۆ زمانێک و وەختە فێری زمانە بێ فێری قورئان لەبەرکردنە بێ یعنی باشترین تەمەنی ئینسان مناڵیە کە فێری علم ببێ چکە ئینسان یعنی لە تەمەنی گەورەیە کە فێری علم بێ ئیستیفادە لەو علمە ناکە مناڵەکەت تقریباً 16 ساڵە پێمە لە ڕووی یاساییەوە ڕەنگە زۆر کێشەی نەبێ بەڵام بۆ هەوڵ نادەن ئەم منداڵە لە دەورە و خولی ترا بەشداری بکات تاوەکو کاتەکەی ئیسفادەیەکی زیاتری لێ بکات وڵی خولی کە
پارێ خۆی ئیشەکە کەمە لێرە و ئەجا پارەش نییە بڵین ئەرکی حکومت نییە تاوەکو بتوانێت بژێوی ئێوە بە تەواتی دابین بکات بۆی مناڵەکە نەخرێتە بەر ئیشکردن بەرەوەڵا بەس حکومت بە کێڵ کا حکومەتەیە لەم نێواندا و مناڵە نابێتە قوربانی حکومت بەرەوەڵا بەجا خۆ حکومت هەزار نەک مناڵەکە ملانێت هەزاران مناڵی ئەبێ هەر ئیشیشی نییە نەک بێ بۆ لای باوکشی گوێ پێ نادا حکومت نییە برا بەڕێزەکەم ئەگە حکومت بێ گوێ بە هەموو شتێکا بەس گوێ بە هیچ تێنا حکومت ئەوە تەمان ئێمە لێرا دەرکەن بێ ئیشمان خەن دەریشتانکەن وڵایوان بابەتەمان دەریان کردو لە شوێنیش کرد 4 جا عربانەکەم ژیراوە 400,000 ماوە تا بەر بووە غەرامەشیان کردن 400,000 ماوە 4 جا گیراوە تا بەر بووە مناڵ لە بڕوا دەورە بکە باشترێکە هەم فێری زمانە بێ هەم کۆنەکەی پێشەکەوێ من خۆم کچم هەیە ڕۆشتۆتە دەورەی سە دوسێ زمانە زانێت مناڵان ئێرە بۆ خەریکی ئیشکردنە ترەوە لەوە چێیا لەگەڵ ڕێزما بۆیان ئیمالی دایک و باوکیان بێ یا بەگوێ دایک و باوکیان نەکەن ئیترا و شتانە دەورە بینن ئەو دایک و باوکانە دوایی گیر ناخۆن بەدەزە مناڵەوە بۆ منە فێری هزار شتی خراپەوە من لەم شوێنە گیرە خۆن مشکلیانێتە ڕێگا دواتر کە گەورە شەبن زیاتر بەگوێ دایک و باوکیان ناکەن چی بکەین تاوەکەم حاڵەتە چارەسەر بکەین بەڕایتەوە هەولیان بۆ بین بەخۆشی و هەدیان بۆ بکڕین و قسەی خۆشیان لەگەڵا بکەین و عنیتیان بگەێنین کە ئەو سەریان باشترە دەورەکە بکەن و بخوێنن و پێشکەون باشترە تا ئیشەکە بکەن و لەناو بازاڕا ئەگەر تۆ کوڕە مەسوولێک بووی تا خەریکە میشە بووی ناخێر خۆشترین جا بۆ کوڕە مەسوولە چەندێکە خەریکی ئیشکردی چەند ساڵە خەریکیشی سکە 4-5 ساڵە باشە پێم وایە پاکەتێکی جگەرەشم بینی لە باخەڵتا لەکەیەوە جگەرە خۆی 2 ساڵە باڵە ئەس ناکە ئێمە کێشت بۆ دروستەکە خراپە بۆ سێحەتیشی و بوو لەم تەمەنا فێری جگەرە بووی بە خراپی نازانم زانە ساڵێ خۆ قسەی من و تۆ نیە زانە ساڵێ خراپ نی زانە ساڵێ شتێ هەموو لەم وڵاتە هەموو شتێک خراپە کاوەی باش چیە زانین لە هەمووی خراپترە مەسە لە ژێتی ئەم ئیشکردنە ئێستا تۆ لە دەورەیەک بوویتە فێری زمان فێری کۆمپیوتەر ئەو شتێکە حەزت لێیە بۆ نمونە باشتر نەبوو لە ئیشەکە ئێستا زمانم بۆ چێ لەم وڵاتە داهاتوو نەماوە لەم وڵاتە بۆ نەبێ ئومێدی لە وڵاتی خۆت کە تۆ ئەبیتە بۆ نمونە نەوەی داهاتوی ئەم وڵاتە نەدەمام پارامە بووە لەم وڵاتە نەما چونکە وڵاتە بۆ بەدزی کاسپی تێدا نەماوە کی هۆکار بۆ بۆی تۆ ئاوا لە ئێستاەوە ئەوەنە بێ ئومێد بی لە ئێستەوە فێری جگەرە کێشان بی شکامی بە گەورەیە زانێ و لامووی دزترە مەسوولەکان پلە بەرزەکان ئەوانە چەندێکە خەریکیشی 4 ساڵ خوێنیت بەڵێ باشە لە هاوی ناباشتر نییە لە دەورە وشت بەشداری بکەی لە جیاتیەوە ئیش بکەیت بەڵێ چی بەشداری دەورەیەک ناکەی بۆ منە فێری زمان بی فێری کۆمپیوتەری جیاتیەوە خەریکیشکردن وەڵا خەریکیشکە دەتوانی کوردی قسە بکەی بۆچی ینی ناچی بۆ دەورەی کۆمپیوتەر دەورەی ئینگلیزی لغۆی ئینگلیزی ناوەڵا ناچ ئەم مناڵانی کە لەم گوزەران هەمیان ئاوارەی سەلاحەدینن سەوە ئەو شاگردەمانەوە ئاوارەیە عەرەبە فێری کوردی بۆ خۆی ئیشەکە ئێوارە ڕاتەوە شتە پارەی نەیباتەوە بۆ باوشیوە بەڵام لە دەرەوە من کوردیشم بینی یانێ چەند مناڵێکی کوردیشم دوانێ لەبەر بۆنی مەعیشەتیان وانە کە بتوان بچنە دەورەیەکەوە مەجبور شتێک پارە پێیاکە ئەم 2030 باتەوە بۆ باوکو دایک حکومت نییە لەم حاڵەتانە هاوکاری بکە بۆ مناڵەکەەوە ئەلێوانەوێتە قوربانی لەم حاڵەدا حکومت معاشی بۆ نایرێ ئێستا هاوکاری مناڵی چی بکات تو حکومتمان کو هەیە ئێستا حکومتمان هەیە ژیان ئەم مناڵە نابێتە قوربانی چۆن نابێتە قوربانی تیانە سواڵی پێەکە ئەو مناڵە باجەکەیە هیوایان زۆرێک لە وڵاتانە بینی مناڵەکانیان کە گەیشتە تەمەنی 20 چەند زمانێکە زانن لای خۆمان هێشتا زمانی کوردەکەیان ڕەنگە ئەوکو پێویست ناتوانن ئێمە زۆرمان ماوە بگەینە ئەو وڵاتانە بە 50 ساڵی تریش ناگەینە ئاستی مش حکومتمان هەیە و دەستگا و دایرە هەر بەناو هەمانە لەم کاتانیمانە حکومت بکە
مادەوەیە کە بتوانێت بژێوی ژیانی ئەو خەڵکە دابینکات دابینێکە داین تا ئێوارە لێرە هیچەکەی بە حاڵ توانی بژێوی ژیانی خۆ دابینکات. والله حکومت بۆی واولێکا بۆی ئیش نەکەی ڕێسمێ فێری خەڵک حاش حازی فێری بێقلاقی بێ بێ خەڵک فێری زیێتی بێنا ئەمە ئەگەر سەعات چواریش بێ لە لێرە هەر شکری خواکەین یعنی من ئێستا ئەم منداڵە ئەگەر لە خولێکیان لە خولێکی با بۆ نمونە پەروەردەکردنیکی ئیسلامی ئەوانە بێت دوای نابێتە کەسێکی سوودمەت بۆ حکوومەتیش لە دایرەکە لە هەر شتێکا کە گەورە بوو پێگەی حەز دەکەم فێری قورعان بێ فێری هەر شتێک بێ فێری زمانێ بێ بەرە وەڵڵا بەس ئیشەکەی ئێمە بەخوا لێراوانیە یعنی فریان ناکەوین سێ مناڵێکم بێ فریان ناکەین کاکە بەداخەوە وەزارەتی ئەوقاف و وەزارەتی خوێندنی باڵاش و وەزارەتی تەربێش لە وڵاتی ئێمە زۆر سستن یعنی پێویستەکە وەزارەتی ئەوقاف لە هەموو مزگەوتەکانە دەورە بۆ مناڵانی گەڕەکان بکاتەوە و پێویستەکە وەزارەتی تەربیە وەزارەتی تەربیە گوێ با بەوەی کە دەورەیەکی خولی زمان کاتەوە کە ئەو مناڵانە پارە نەدەن بە حکمی ئەمڕۆ وڵاتی ئێمە ئەمڕۆ لە قەیرانێکی داراییان باوکو دایکەکە توانای ئەوەی نییە ماگانە 100,000 با مناڵەکەی خاتە خولێکەوە ئیلا کەسانی دەوڵەمەند نەبێ ئەو کەسە دەوڵەمەندانەش بە عەقەل زۆر کەمن مناڵەکەی هەوڵبابی خاتە ئەو شوێنە یعنی بەداخەوە ئیشی وەزارەتی ئەوقاف و وەزارەتی تەربیە ئەوەیە کە مناڵەکان دەورە بکەنەوە لە هاوینا خەریکی شت فرۆشتن نەبن لە ناو بازاڕە وەکەوترێ تەمەنی مناڵی تەمەنێکە کە تیا مرۆڤ تیا بنیان دەدرێ ئەبێتە کەسێکی چاک یان نەبێتە کەسێکی خراپ لە ئێستا بەم تەمەنەوە خێریکی ئیشکردن من 1001 شتی خراپ لە ناو بازاڕە بینن دوای مناڵەکە نابێت پەروەردەیەکی سەخت پەروەردەیەکی غەڵەتەوە تۆ کچەکانی خۆت ناردمەوە بۆ دەورە بەڵێ هەم سێ کچم هەیە الحەمدولیلا هەرچێکیان دەورەیان بینیوە زمانە زانن الحەمدولیلا تووشی هیچ مشکلەیە نەبوون و لیان ڕازیم و لێشم ڕازی مناڵەکانت ئەوەی کە لە دەورەکان بەژاری کردووە پێ دوایە سوودیان وەرگرت بە ئیسفادەیان زۆریش نەکەم ێستا کچە بچووکەکەم ئەم ساڵە شەشی عیلمی عنی بە خۆڵکێشان ناڵێم دایکیمی بڵێم خۆ هەڵەیەکێشم زمانی ئینگلیزی فولە و بە ئینگلیزیشە خوێنێ عەرەبی فولە هەوڵی زمانەکانی کەشییا فێر چی بکەیت ینی چارەسەری تۆ چی ئێستا چارەسەری ئێمە ژیانی تۆ ئێستا لەم تەمەنا بۆتە قوربانی لەسەر مەعاشێ با مەعاشی دەم بازار ئێمەش باشترە بێ تۆ مەعاش خۆنیت خۆ نە ئیتر مەعاش بدەن قەت نابیشم بە مەعاش خۆر ئیتر چۆن چارەسەر بێ ئەگەر مەعاش بدەن مەعاش بدرێت تۆ مەعاش خۆر بی ئەگە بێت و مەعاش دەبێتی لە بازار شتیە کرد بەس ئەگە مەعاش خۆر نەبی نای لە بازار شتی کرد چایست بە شتیکەوێت دەڵی نایکردم پارەم نییە ئەوەیە بەڵام خۆ مەعاشی بدەن تۆ هەر خەریکی ئیشەکەی خۆت بی هەر ئیشەکەتە یعنی هەر تەمەنەکە دەڕۆ لەسە مەعاش وازم لە مەکتەبێنە مامۆستا نەداتەوە بۆ مەکتەب منجاوەوە هەر نەچیەوە بۆ مەکتەب باشترێت چونکە تۆ مامۆستای هەر شتێکی تۆ سێ مانگان نەبووەم ماگێک نەبێ و دوو ڕۆژ نەبێ ئەوە فەرقینێت چونکە لە ژدیندا تووە حەو ڕۆژە یەک ڕۆژی سرعەتە بەس جوعمەیە ئەوە بێت تەلەبەت شتی فێرەوێ بەس تۆ چوار ڕۆژ مەکتەبەوێ سێ نەبێ و لێ بڵێ ئەو تڵەیە و مامۆستامان ناگرێ بۆەوەی ئەو تەلەبەیە نەچێتەوە بۆ مەکتەب چونکە یەکشتی فێر نابێ باشە ئەگەر لە حاڵەتێکە حکوومەت موچە دابین بکە داوامەکو خۆی بێ تۆ لە خوێندنەکەت بەردەوامە بووی باڵە ئێستاش بەردەوام بێ وەک خۆی لێ بێتەوە بەردەوام لەسەر مەکتەب ئێستا حکوومەت چارەسەرەکە ئەوەیە بەس مەعاشەکە بدایێتە ژیانی تۆ خۆی لێتەوە چۆن کارەبا ئاو هەموو شتێک شەرتێ لە وڵاتە دڵ وڵاتە خۆشە ناوەڵە وڵایە وایە وڵاتە وڵاتی دزیە ئەی چارەسەر چییە بەڕای تۆ ئەو مناڵانن تاوەکو بتوانن هەلەم تەمەنەیە کە تەمەنی پێگەیاندن و بنیادنانی کەسێکی یان مرۆڤێکی باشە بۆی لە داهاتوە بێتە کەسێکی سوودمەند بۆ کۆمەلگا بتوانێت مناڵانە وا پەروەردە بکەین کە ئاوا ئێستا خەریکی ئیشن فێری هەزار شتی خراپە بن سایەکیان بینی لەولاوە
تەمەنی 15 ساڵ بوو پاکەتی جگەریشی لە باخەڵ هەمویان جگەرەیە کێشن بەس چارەسەر چییە؟ ئیشی حکومەتە بەڵام لەم کاتا بێ حکومەتێک تەشکیل کرا حکومەتێکی باش بەس حکومەتمان نییە لەم کاتا زانیم پەرلەمانە چیمان بۆکە زۆرێک لەو مناڵانی کە قسەمان لەگەڵاکردن هۆکاریەوەی کە هاتوونەتە بەر ئیشکردن لەم کاتەیە ئەوەی ماڵەوەیان ناتوانەوەکو پێویست بجێویان بۆ دابین بکەن یان باوکی توانای نیە یان باوکی لە دەست داوە دایکی ناتوانێت کار بکە ئەمیان نردووەتە بەر کارکردن یان نەبوونی خوێندنێکی پێویست لە کاتی داوامی خوێندن ئاوای کردووە ئەم داڵێ ئێستا بێتە هۆیەوەی کە لێرە ئیش بکات بۆیە چارەسەرەوەیە حکومت بەهانای ئەم مناڵانەوە بێتاوەکو بتوانن ئەو بناغە باشەی کە بۆ پەروەردەکردنی مناڵ پێویستە ئەمانیش بەدەستی بێنن تایم تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ